وتاری ڕێکخراوی حەڤەی شوبات. سڵاو هەڤاڵان، ئەمڕۆ لێرەین بۆ سەرکۆنەکردن و شەرمەزارکردنی هێرش و پەلامارەکانی دەوڵەتی تورک بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش کوشتنی خەڵکی سڤیل کە هەوڵێکی لەرزۆک و تورسنۆکانەی دەوڵەتی تورکە بۆ لە ناوبردنی کورد و کوردستان کە لەژێر هیچ یاسا و پاساوێکدا شایستەی قبولکردن نییە. دەوڵەتی فاشیستی تورک لە مێژەوە هەوڵەکانی بۆ لە ناوبردنی کورد و ئەرمەنەکان داوە. مێژوو شایەتی کاری قێزەونیانە دەرحەق بە مرۆڤایەتی و قەتڵ و عامی ئەرمەنەکان و کوشتنی مێری کوردان و دەست نەپاراستن لە منداڵ و ئافرەتان و تەنانەت سووتاندنی ڕەز و باخ و بڕینی دارزەیتونەکان و داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان سەلمێنەری ئەوەن کە دەوڵەتی فاشیستی تورک بەردەوامە لە کارە قێزەونەکانی دەرحەق بە مرۆڤایەتی بە دیاریکراویش هێرشە درۆنەکانیان بۆ گوند و شاخ و تەنانەت بۆ سنتەری شارەکانی هەرێمی کوردستان و کردنە ئامانجی ڕۆژنامەنووسان و تەنانەت منداڵان دیسانەوە دەرخەری ئەوەن کە هیچ بەهایەکی ئەخلاقی و مرۆڤایەتی لە هەگبەی دەوڵەتی تورکابوونی نییە. بۆیە لێرەوە داوا دەکەین لە کۆمەڵگەی نێودەوڵەتی سنوورێک بۆ کارە ناجوانمێرەکانی دەوڵەتی تورک دابنێ و ڕێگریان لێ بکەن لە کارە قێزەونەکانیان، پەلکێشیان بکەن بۆ دادگا نێودەوڵەتیەکان و گەیاندنیان بە سزای ڕەوای خۆیان. وەگاشکرایە سوپای داگیرکەری تورکیا بە قوڵایی زیاتر لە 40 کیلۆمەتر هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستان و تا دێت هێرش و بۆردومانەکانی بۆ ئەو بەشەی وڵات شڕتر دەکاتەوە. ئەو سوپا داگیرکەرە دەست ناپارێزێت لە هاوڵاتیانی مەدەنی و منداڵ و ژنانەت تەنانەت لە ڕۆژانی ڕابردوو دوو ڕۆژنامەوانی لە ڕێگەی درۆنەکانی کردە قوربانی. بە گوێرەی دوایین ئاماری ڕێکخراوە جیهانیەکان لە ساڵی 1990ەوە تا ئێستا زیاتر لە 820 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی و سەدان هاوڵاتی ناچار بە جێهێشتنی زێد و با و باپیرانیان کراون و دەیان گوند لە ناوچە سنووریەکان چۆڵ کراون. بۆیە وەک ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ وێڕای ئیدانەکردنی ئەو هێرش و پەلامارەی دەوڵەتی تورکی داگیرکرد هاوکات داوا لە بەریتانیا و ئەمریکا هاوپەیمانان دەکەین سنوورێک بۆ هێرشانە دابنێن و هەڵوێستی جددیان هەبێت بە جۆرێک بتوانن هەرچی زووە کۆتایی بەو داگیرکاریە بهێنرێت. زۆر سپاس.